پرسەی عادلمراد لە شاری سلێمانی لە مزگەوتی ئەحمەدی حاجی عەلی بەڕێوە چوو. لە پرسەکەدا دکتۆر فواد مەعسووم سەرۆک کۆماری عێراق و ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان و کەسایەتی سیاسی و کۆنسوڵ و نوێنەری وڵاتان و نوێنەرانی ژمارەیەک لە حیزبە کوردستانی و عێراقیەکان و دۆست و هەڤاڵانی بەشدار بوون و هەمووان بەخەم بوون بۆ لە دەستدانی تێکۆشەرێکی تری یەکێتی کە یەکێک بووە لە دەستەی دامەزرێنەرانی یەکێتی نیشتیمانی کوردستان. دیارە کۆچی دوایەکردنی کاک عادل خەسارەکی زۆر گەورە بوو، چونکە پیاوێکی زۆر کورتبەروەر بوو، ئیمانی بە قەزەی ملەتەکەی هەبوو، پیاوێکی دەستڕەنگی بوو، نووسەر بوو، ئەعلامی بوو، دیپلۆماسی بوو. لەم کات و ئان ساتە ڕاستی خەسارێکی گەورەیە کاک عادل. بل أحياء عند ربهم. مەکتەبی سیاسی یەکێتی بووە جێگەی کۆتایهێنانی پرسەی عادلمراد لە شاری سلێمانی و هەمووان لە مزگەوتەوە چوونەوە مەکتەبی سیاسی و لە وتاری مەکتەبی سیاسیشدا خەبات و تێکۆشانی عادلمراد و هەموو سەرکردە و شەیدانی یەکێتی بەرز نرخێنرا. لە دەستدانی ئەم تێکۆشەرانە کە خاوەنی ئەزمون و قاڵبووی خەبات و تێکۆشانن خەسارەتە لە بزوتنەوەی کوردایەتی. لەبەرەوەی ئێمە هەر لەم بۆنەیەدا سوپاسی ماندووبوونی یەکە بە یەکەتانەکەی. هەر لێرەشەوە ڕایدەگەێنین بە ناوی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە کە درێژە پێدەری ڕێبازی کوردایەتی و ئەو ڕێبازە دەبین کە شەهیدانمان لە پێناویدا گیانیان بەخت کردووە. لە وتاری بنەماڵەدا کە لەلایەن خات و ئاشنا عەلی مراد هاوسەری عادلمرادەوە پێشکەش کرا، سوپاسی هەموو لایەکی کرد کە ئەرکیان کێشا و بەڵێنیشیان دووپات کردەوە درێژە پێدەری ڕێبازی هاوسەرەکەی بن. سوپاسی ئەو کەس و لایەنانە کە لە ماوەی ڕابردوودا بە تایبەت لە چەند مانگی ڕابردوو نەخۆشکەوتنی ئەرکی سەردان هەواڵپرسین و بەسەرکردنەوەیان کێشە کە بەڕاستی وەفاداریان ناپێوڕێت و هەموو کات لای ئێمە وەک نیشانەی وەفا و دڵسۆزی دەمێنن. بەڵام ماندوونە ناسانە بەردەوام بوو لە جێبەجێکردنی ئەرک و کاری حزبی و سیاسی و گرنگیدان بە ژیانی خێزان و خانەوادەکەی هەمیشە خۆڕاگر بوو. وڕێی هێندەکەی شاخەکانی کوردستان بەرز بوو. بەڵێنت بۆ دووپات دەکەمەوە کە خۆم و منداڵەکانت درێژە پێدەری ڕیبازەکەت دەبین و بە دڵسۆزی کار دەکەین بۆ بەدیهێنانی خەونەکانت. عادلگیان چل لێمان دووری، بەڵام دووریەکەی ئەم جارەت وەک جاران نییە. وا بڕیارە ڕۆژی شەممە 26 ئایار پرسەی عادلمراد لە مزگەوتی سەواف لە شاری هەولێر بەڕێوە بچێت و ڕۆژی یەکشەممەش لە شاری بەغداد واک شوێنی لەدایکبوونی پرسەی عادلمراد بەڕێوە دەچێت. هێمن قادر، کورسات نیوز، سلێمانی.